وەک ئاشکرایە شارۆچکەی پێنجوێن بەهۆی هەڵکەوتەی دوو مەرزەوە سەیران و باشماق سێران و سێرانبەن و باشماق ناوچەیەکی استراتیژی و ئابووری و گرنگە و سەرچاوەی بەدەستخستنی داهاتێکی باشە بۆ حکومەتی هەرێم، هەروەها خاوەنی هەزارە شەهید و قوربانیە. بەڵام بەداخەوە وەک پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە و تا ڕادەیەک پەراوێز خراوە. جگە لەوەی لە ساڵانی پێشتر بە ڕێگەی نووسرا و یادداشت سەرچەم کەم و کوڕیەکان و داواکاریەکانی قەزاکەمان خستووەتە ڕوو، هەروەها گەیاندومانەتە شوێنی مەبەست. بەڵام تا ئێستا سەرباری ئەوەی هەوڵێک لە داواکانی پێشووترمان نییە، لە پاش ئەمەشدا کارەبای هەمیشەیی پێنجوێنمان کەم کراوەتەوە و ڕۆژانە چەند کاتژمێرێک دەبڕێت. لە کاتێکدا کارەبای هەمیشەیی دیارەکی ڕەوانشاد جەنابی مام جەلالە کە پێشکەشی پێنجوێن و سنوورەکەی کردووە، ئیدی لە کوردەواریدا لێسەندنەوەی دیاری نەنگ و عاریە، کەوایە پێویستە ڕێز لەو دیارە بگیرێ و کە پێشکەشی پێنجوێن کراوە، ئەگەر نا ئێمە لە حەق و مافی خۆمان خۆش نابین. بۆیە داواکارین خاڵی یەک دابەشکردن و پێدانی کارەبای پێنجوێن بگەڕێتەوە ئاستی پێشووی خۆی و بە هەمیشەیی و جێگیری بمێنێتەوە، جارێکی دیکە ناچار نەبین بۆ هەمان بابەت بینەوە سەرجادە. دوو دابینکردن و خەرجکردنی گوژمەیەک بۆ نۆژنکردنەوە یاخود سیانەکردنەوەی کارەبای پێنجوێن بۆ ئەوەی چیتر کارەبای پێنجوێن و گوندەکان لە کێشە و گرفت بەدوور بن. سێ چالاکردنی لیژنەی بەدواداچوونی زیادەڕەوی و هەوڵ بدرێت کارەبای ئەو شوێن و جێگانەی کە زیادەڕەویان کردووە و پێویست نین ببڕێت تا هاوڵاتیان بەگشتی باجی کەزانی بەرژەوەندی خواز نەدەن. ئەو ئیدارەی قەزاکە بەداخەوەین کە ئەمڕۆ هەمووتان لە کار و کاسبی بوون و لە بەرەم گەرمایە هاتوون داوای مافێکەکەن کە مافی سەرەتایی خۆتانە، کە بەڕاستی من بۆ خۆم احراجیەکی گەورەم هەیە بەرامبەر ئێوە، چونکە هەموو ساڵێکی ئێمە ئەم کارە دووبارە ئەەکەینەوە کە بەڕاستی هاوینە ترسمانە پاییزیە ترسمانە، کە ئەمە عیبەیەکی گەورەی بۆشانی ئەمە وەکو ئیدارەی قەزای پێنجوێن کە تا ئێستا ئەمە چارەسەری بنبڕ نەکراوە. هەرچەند بینی خۆمان و خوا ئێمە ئەوەی هەوڵ بێ هاومانە بۆ چاکردنی کارەباکە، بەڵام ێتر هەموو شتێک لە دەسەڵات و توانای ئێمانە زیاتر لە دە ڕۆژە ئێمە تکا و ڕجامان لەوانەی سەروی خۆمان هەیە کە با کار نەگاتەوەی خۆپیشاندان بکرێ، چونکە بەداخەوە لە خۆپیشاندانە باش ناچنینەوە کە چەند جار پێنجوێن سەلامەت دەرچووە، بەڵام جاری پێشووتر بەداخەوە نەک سەلامەت دەرنەچوین شەهیدمان بوو دایرە و فەرمانگە و شوێن سووتە بارگای حیزبیەکان سوودا، کە ئەمێش ڕابردوویەکی خراپە و ئایندەیەکی باشی لە چاوەڕوان ناکرێ. من دووبارە و 100 بارە سوپاسانەکەم کێشەی برانی کارەباکەیەوە هاتوونەتە سەرجادە و حەقەتان بۆ گەڕایەوە، بە ئومێدی ئەوەی جارێکی کە ئەوانەینەوە سەرجادە دووبارە سوپاسانەکەی.